يونس عليه السلام هم قولي لقل قومك يا أوبك إيمان بينهم چەندها ساڵ داوای کردن لەو شارە خۆشی مووسڵا کە ڕووبارێکی پیا ئەڕوا و ئیساکەنەش پێوتێ ئومە ڕەبیعین چەند ساڵ داوای کردن هەندێک لە عولەمانە فەرموون 30 دانە ساڵ لە ناویان نابوو داوای کرد جوابیان نایەوە خەڵک ئیمانی پێ نەهێنا دوای یونس فەرمووی خۆتان بگرن عەزابێ بەڕێوەیە لەم عەزابانەی ئێمە ئەوەی کە کۆمەڵگای پێتەختە بێت و ئیتر ناو ناتۆرەی نامێنێت و حکومەت و دەسەڵات و هەموو شتێکیان لەدەستەچێ یونس فەرمووی کۆمەڵگاکە خەڵکینە شارەکە خۆتان بگرن بەڵاو موسیبەتێ بەڕێوەیە چکە ئێوە خوا ناناسن خواتان بیرشۆتەوە بەرنامەی خواتان وەلا ناوە بەرنامەی عەلمانی ئیش پێکەن عەلمانی چێ مامۆستا بەرنامەی عەلمانی ئەوەیە کە تۆ ئیعتراف بە خوانەکەی بڵێ خوایە ئەم بەرنامەی تۆ ئەم قورئانەی تۆ بە کەڵکی ئەم ئەسرە نایە بە کەڵکی ئێمە نایە تۆ نەوزانیوە پەیام بۆ ئێمە و دەستور بۆ ئێمە داڕژی ئێمە خۆمان لە تۆ باشتر ئەتوانین ئەمە بەڕێوەبەرین ئەمە پێوتێ عەلمانی لەبەرەوە وتیان ئێمە پێویستمان بەخوانیە بڕۆ خۆت و خواکەت و حکمی خۆتان کەن یونس فەرمووی چاوەڕێ بن عەزاب بەڕێوەیە عەزاب بەڕێوەیە و خوای گەورە فەرمی ئەوە تەوقیت و ئەوە هات ئەوە عەزابەکە هات جا برسێتیە جا داگیرکردنە جا زەلزەلەیە وشکە ساڵیە قات و قڕیە گرنگ ئەوەیە عەزابێ بەڕێوەیە و هەمووتان تیاچن یونس ڕای کرد لە شارەکە بەبێ ئەوەی ئیزن لە خوا وەرگێڵ بێ خوایە من ئەم شارە بجێڵم قەومەکە کە بینیان یونس دەرچووە تیانەوە کوا یونس تیان وەڵا ڕۆی یونس چۆن وەڵا هەڵهات ئەینەی و عەزاب بەڕێوەیە تیان بۆ قورئانە ڕاستەکە بۆ خوای فرێ خۆمان نەکەوین تیاچوین هەستان هەر هەمویان کۆبوونەوە ژن و پیا و مناڵ و حەیوانات و هەر هەمویان چوونە دەرەوە ئینجا پیا و ژن بەجیا مناڵ بەجیا حەیوانات بەجیا بەچکەی حەیوانات بەجیا هەر هەمووی کەوتە لایەک هەر هەمووی دەستی کرد بە هاوار و گریان لەخوا پاڕانوتیان خوایە ئێمە کردمان تۆ نەیکەیت خوایە ئەم عەزابەمان لەسەر لابە فلولا كانت أمة آمنت فنفعها إيمانها إلا قوم يونس لما آمنوا كشفنا عنهم عذاب الخزي في الحياة الدنيا ومتعناهم إلى حين قومك يونس إيمانيا هنا بس إستا يونس إلينيا بەڵێ بۆ چکە پاڕانەوە لاڵانەوە پێغەمبەرەکەیان چەند داوای کردن ئێستا عەزابەکە ئەوەتە عەزابەکەیان بینی هەوڕەڕەشەکانیان بینی بەسە سەریانەوە بوو کە دەستیان کرد بە لاڵانە و پارانە و تەضەڕوع خوای گەورە عەزابەکەی وەستان ستۆپ پاوسی کرد وەستا لە شوێنی خۆی عەزابەکەی لە کۆڵکردنەوە بۆ چوە ئیمانیان هێنا بەس کەسێکیان لە کیس چوو بوو ناوی یونس بوو